یەکێک لە گۆرانی بێژە دیار و دەنگخۆشەکانی نێودنیا گۆرانی و موزیکی کوردیەوەش هونەرمەند حەسەن شەریفە دیارەدا ئێستا نوێترین بەرهەمی خۆی بە ناوی بانگا بڵند بڵاوکاتەوە. دیارە حەسەن شەریفێکی کاردە و هونەرمەندانێک کە خاوەنی چەندین بەرهەمی زۆر تایبەت و ناوازەیە و بە تایبەتیش بێگومانێکێکە لەو هونەرمەندانەی کە هەمیشە بەرهەمەکانی مۆرکی کوردایەتی پێوە دیارە. بانگا بڵند نوێترین بەرهەمی هونەرمەند حەسەن شەریفە کە بە شێوەی میوزیک ڤیدیۆ لە یوتیوب چەناڵی خۆی بڵاوی کردەوە. بانگا بڵند تێکستی ئەمین بۆتانی و میلۆدی حەسەن شەریف و هارون ئەلک و ئەرەنجی هارون ئەلکیە.